لێرەکانی هەفتەی حوتەمی خولی نایبی کوردستان برایەتی پاڵەوانی وەرزی ڕابردوو میوانداری دهۆکی ڕیزبەندی چوارەمی کرد. برایەتی خاوەن ماڵ لە سەرەتاوە باشتر دەرکەوت لا خولەکی 23 دانە کامەران دەرفەتی شکاندنی بربەستی یەکسانی هەبوو بەڵام لە دەستیدا. دهۆکیش کاردانەوەی بۆ هێرشەکانی برایەتی هەبوو بەڵام لاواز بوون. لەگەڵ دەستپێکی نوێی دۆمی یاریەکە سەمەد جەوهەری ڕاهێنەری برایەتی شەمزین یاسینی بەشداری پێکرد و ئەو یاریزانەش تەنها 8 خولەکی پێویست بوو بۆ ئەوەی گۆڕانکاری لە ئەنجامەکە بکات و برایەتی بە گۆڵی یەکەم پێش بخات. لە خولەکی 67 نابژوانێدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کرد و بیلار ساڵح سەرکەوتوانە جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ برایەتی 2 هێندە لێ کرد. هەرچەندە هەردوویانە هەوڵی زیادکردنی ڕێژەی گۆڵەکانیان دەدا بەڵام یاریەکە بە 2 گۆڵی بێوەڵام بە سوودی برایەتی بە کۆتا هات. دەستپێکی پیرۆزبەیانە برایەتی دکەم کوڤرکە شیان سەرکەڤن پڕاستی مستهلی سەرکەفتی نەبوون و ئەم ئەڤرکە نزمترین ئازدا بووین یعنی ئەvە بۆ گەڕا هەفتەیە ئەvە ینی نزمترین ئاز بە ئەڤرکەت وێردان پێشێشگیری ینی والله هۆکارێکە ئەvە کو یاریزانی بەدیلمان نییە ڕاستی ینی 13 تا 14 یاریزانمان هەیە و هەر 4 ڕۆژ 5 ڕۆژ گەمەیەکە و سەفەرمان هەیە و بەڕاستی تیمەمە هەر لە دەستپێریەوە گوتی تیمەکە نیما چێگیری ینی هەموو یاریزانی نوێ ینی کەسی کەڤن نەمایە پێدوێ خبرێنە و لە دەرەوە یاریگای خۆ هەندێک جار ئاستی پێشکەش ناکەن بەس هەر چاوا بیت ئینشاءالله بۆ یاریت بێت خۆ پتر بەرهەفکەین و ئاستێکی باشتر پێشکەشکەین و سەرەتا پیرۆزبایی لە سەر زەمی یاریزان دەستێ ڕاهێنەران و ئەم خۆشەویستانیانە برایەتی دەکەین سێ خاڵی زۆر گرنگمان بەدەستینانە یاریگای خۆمان زۆر پێویستمان پێ بوو بۆ ئەوەی زیاتر لە پلەکانی پێشەوە نزیک بین چونکە ئێمە ساڵ تیپەکەمان نوێیە هەتا لێک تێگەیشتن و ئیستیزامەکی باشە بوو لە بین یاریزانەکان ئیشاڵڵا لە یاریەکان داهاتوو بە ئەنجام و بە ئاستی باشتریش بە دەردەکەوین. بەمەنجامە برایەتی بووە خاوەنی 9 خاڵ و سەرکەوت بۆ خانەی نوێیەم یعنی دهۆکیش بە 12 خاڵ لە خانەی چوارەم دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.